عرباني توقع مستي أريد شي تبي كاكا أريكس حتى ما تغني وجههم بليت شتبي تو أقليتي أقل وضعها شي بو أقول لي من اللي شو وضعك شي بو خير أيوة تعبوكم شو ما وصي خصوصي قردوا بهم ها تو مو مستعد الدنيا شو بقول إنترنتي من وهم وتابع من جل المكتبة خرابي أقل ما وصي خصوصي شو ما مقرب نجي عوننا راسك برا إيش ولا بشيء إيش ما إيش اسمه بازار باشا يعني بلا أوايلي أو قد حسايبونك درت على جيانا خو بقرب ما صباحت پرگن است بیاین تو مرز مشتاقین خودت بله زۆر باشە ئێستا ئێمە لە بەشی یەکەمەوە دەست پێ بکەین نەماوەسا یاز لە بەشی یەکەم بێنە هەر هەموویم لەبەر با لە بەشی دووەمەوە دەست پێ بکەین واو زۆر بەدڵمە هیچ کێشێکمان نییە لە بەشی یەکەمە نەخێر زۆر باشە پێیانکە لە بەشی دووەمە چەند شتێکی گرنگی تایە ئەمەوە چۆن السلام عليكم شلون جماعة؟ بلا چێکی لێرە شيء كم نجاتم جور مودعني شو نادانا جنابي بلا یا هەستە بڕۆ دەرەوە لا لا نارو ئەخە مامۆستا سەعیبە منەکات اي هاتو مش صعيبة مش بها بلا ئایبە هەستە بڕۆ نارو كاكر نارو سەعی چییەوە تو باسی چیەکەی لا لا هاتو صعيبة بكي بلا یا لە چێ دەرسی بۆ ناڕۆی نارو بقول عم بيو ليلة بزوتا حوشك شبحي بيو تنافا وخوا قريب بيو زيراكا شبحی چیەوە عەباکی باجی ڕەحمێ هەستە بڕۆ دەرەوە ئایبە نارو بخوا بلا گیاندی بە قوربان بخوا نارو موصي جماعة بدي يا ماما صدقني بس وضعي بلا حەسە بڕۆ انا هاتو صعيبة بقى قلت مامۆستاگیان زۆر خەجاڵەتە تۆ گاڵتەمان پێکەی لا والله انا استغفر الله بس هاتو صعيبة مش بي ماما صدق سەعی چی کاکە مامۆستاگیان زۆر داوای لێ بڕنەکەم بلا گیان ئەوە هەروە تۆزی سوعبەتی هەستە بڕۆ ئۆدی بە قوربانێ بم ماما صدق هاتو درسي جوان ملي ببوو لە بەیانمەتی و ئێمە ئیشتمانێ هێز نییە مقدر وبراسها نارو مامۆستاگیان ئێستا هەڕواتن بلا هەستە بڕۆ ئۆدی و دەی برا جوانە نارو كاكا هاتو صعيب يبقى نابێت ئەو بەس سەعیبە من ئەکات باخوا نارو ما او دمتي ما صدق هاتو صعيب يبقى بلا گیان ئەخە سەعی چی تۆ لە چ کۆلێژێکی من لما حد جامعي ابتدائي و تۆ گاڵتەم پێکەی لا لا حد مني باخوا واني فاهم ببوو لە ئێمە كاتمان نییە لا لا كاتي شي كره ساعه اعتياديه خرج بس ساعاتك مش مهمه ما مصجع انا طبيعيه هەستە بڕۆ ئۆدی ده تو داني شان مرة كاكا بخير مانا بەمێ هەستە بڕۆ ئۆدی ئەوە تۆ تەواوی طبعا بخوا بڕۆ باوکە بانکە والله باكم بيرني باكم لبقالك ايه مامۆستاگیان زۆر داوای لێ بڕنەکەم بلا گیان هەستە بڕۆ باوکمانکە دەبڕۆ دەی بەساخۆ بڕۆ باوکە بانکە خێرا بڕۆ مامۆستاگیان زۆر مزاجم تێک چوەر ناتوان زۆر داوای لێ بڕنەکەم چییە برام هەروە سوعبەت چییە چی هەروە سوعبەت چییە سوعبەتی چی کە ئێستا وەختی سوعبەتە پاشە من کۆ ئەوە ناسم تا سوعبەتم لەگەڵا بکە خەجاڵەتم مامۆستاگیان ئەو هەر خۆی تەبیعەتی وایە من نەبێ قسە لەگەڵ باوکتانە بکەم خدە مامۆستاگیان السلام عليكم هو باوکتە نەوەڵا مامۆستاگیان باوکمی چیەوە بلا کاک ڕەحیمی بەقاڵە بوێنەوە عتونو برو باوك بانكا باشوکی باوکمانە ايه كاكا جان كروش باوكم لي نبو وتم باكا الرحيم بيا بيتام بلك باوكم لي شويه الإمام مساجان من السلام عليكم جال برو بام بام بري حريت خوان ورن لك باوكم ڕیاتی چی تۆ باسی چیەکەی بلا ما مساجان من وتم رحيمي بقالم خيال مان هي سيوي لبنان مان هي شي أعمنا جاكالك مان هي فريكنوك مان هي ماتريك مامۆستاگیان زۆر خەجاڵەتە من ئەو شتانم بۆ چیە کاکە ئێمە دەرسەڵینەوە جا ما مستا قلامي ومان بو هاتو بشيتو قابلي أو دسو بليبيكي بيابرخ شێتتان کردم شێت کاکە گیانەمە ئیشمان هەیە و دەرسمان هەیە بە یارمەتی فەرمی يعني تو تماتو خير وشتيوان ناوي نا ئەو شتانم بۆ چییە انا ما رحيم خير مشتاق يا خير تماتا موتي ودرس خير كاكا أي تو من بوينا وبراتي ايه وتم على النمني ماشا شێتتان کردم شێت مامۆستاگیان زۆر خەجاڵەتم بەڕاستی هیلا زۆر شێتی کردم شێت ببوو لە پەیامکیان من ناتوانم بەردەوام بم زۆر داوای لێ بڕنەکەم مامۆستاگیان بەست و جارێکداشت دڵنیا بە لەوەی کە دووبارە ناوێتەوە ئەمە بەڕاستی ماندوو بووم داوای لێ بڕنەکەم مامۆستاگیان ئاوا خۆیت نا ئەوی چی بخۆمەوە باش کەواتە با دەستکەینەوە بە دەرس بۆی مێشکشم بێتەوە سەر خۆی اي اخوا بخير ما موستا ئەمە باوکتە بەڵێ باوکمە خۆشحاڵم بخير بي يا اخوة سرچاو پيام من تأكيد مامۆتا دەرەجەیەک ئەکید شتی لێ فێر بوویت مامۆستاکەم زۆر باشە بەس ئەگەر بڵێ بێڵێت بلە بۆ چی کردووە تی باوکمێ ڕەحیمی بەقاڵە ئێ لەوێ بووم بەس ڕۆشتم ئێ لە باتی تۆ بێنێت مامۆستا داوای تۆی کرد چوو کاک ڕەحیمی بۆیە نابووی
ئێستا لەبەر چای مامۆستای هەستم 2000 شەقیتی هەڵڵم لێرە باوکە خەینا گوێی مێرێ مامۆستا گوێی مێرێ ئەی ئەوە بۆچی قەسە بەدانەوە بۆ مامۆستا بۆ ئاوەکەی ئاو پێویستی بە قەسەب نییە آخر دەزانین چۆن بلە ئاو خواتەوە جاجە ئەمانەی لە لوتیایەتی وتم لەوەکو طەبیعەتە تێکچێم ئەوە تێکچوو ئەها ئەڵەم قەسەبی بۆ دانێ بۆ مامۆستا بلە عاقڵ بە کوڕم باوکە جان چین کردو خۆ چی دێ بۆ دەهانیشی بە دیاریانەوە بۆ نایڵی دەرسەکان بخوێنن باوکە پێم تۆ سعاتێ دەرسم پێ بڵێ خۆمان مشتیش خراپە والله مامۆستا ڕاست دەکات تۆ 2 ساعاتە هەیە ساعاتێ بۆ بڵێ ساعاتێ بم بڵێ باوکم وەڵڵی من حەزەکەم ساعاتێکیش بە من بڕی تۆ بۆ لە بواری کۆمەڵایەتیا هیوایەتمە کۆمەڵایەتی چی؟ مەسەلەن وەکو وانەکانی پیاوی بێژ مامۆستا جان ئەو کۆمەڵایەتی بێژ نییە بەڵام ئەوین علم و معریفەتە ئافرم زۆر پێم خۆشە ئەبێ بزانم تۆ چی وای لێکردی کە بۆ تەمەنەوە بگەڕێتەوە بۆ خوێندن قسەکەی جوانە ئاڵتوونە قسە نییە پرسیارە لێ دەکەم پرسیار باوکە جوابی تۆ ئەم جوای بمەوە شۆرمەکەیتە تۆ جوای بەرەوەتی و باوکە جان زانست ڕووناکییە نەزانینیش تاریکیە ئای بۆ مامۆستا جان کەم باسی تاریشم گوڕە من وتمە زانست ڕووناکییە بۆ بەنایم قساکەی مامۆستا ڕەجال لێکم بەناوی ئێمەوە قسە مەکە بەخوا خاڵێکی هەیە خاڵەشوان کەرێکە بە سووا پێڕایسە بزانێ گاتی من بەس وتەکەم تەواو کرد ئەو وتی زانست ڕووناکیە وتم نەزانینیش تاریکیە آخر ئای بۆ مامۆستا جان نا تۆ نابێ بەنایم قسەکەی باوکە ئێمە خاوەن عەشیرەتین وەنیە جوان نییە ئەوە جوان نییە خوێندن فرسەیە فرسە ئەڕ لە باوکەسە بۆ چوە بۆ جەڕەسە جەرەزی چی ئەی ناڵە فرسەیە کورە بابە مەقسەی ئەوە نییە شێت بووم من مەبەستمەوە خوێندن فرسەیەکە جارێک 2 جارێتە بەردەمە ئێستا تۆ کاڵی گەڕامەتەوە بە خوێندن ئیتر زۆر باشە بەڵام بۆیەوەم نازام هەر یەکەی لە ئاوازێکە خوێنن مامۆستا ڕەجال لێکم من هێناومی دەرس بە مناڵەکان بڵێتەوە تۆ دانیشت نەسیحەت یێمەکەی بەڵام من هاتم تەنها دەرس بە پێیان بڵێم نەک بە ئێوە منەوە پارێشم هەر نەویستەوە دەسەشە ناڵێمەوە نا بە هیچ جۆرێک پارەکەشتانم ناوێ دەی بە شەرەف و ناموس و حیسیەتم معلوماتی نەبوو مامۆستایە بۆیە ڕۆیشت کورە باوکە معلوماتی چی ئێمە ئەوەمان نییە بە قوربانی خوا بم مامۆستاڵێ ئێوە چ قەومێکن مامۆستا گیان من عوسمان ڕۆژ نییە دە سوڵح نەکا 50 ئاگر نەکوژێنێتەوە باوکە لە هەرێک داوامەکەی لە حالیک شێتێک کردێت ئەمرن نەمێنێت ئەوە منێش شێت کرد ئەمرن نەمێنێت بۆ کاتی پێغەمبەر کوردی نابێت باوکە باوکە بە قورعان باوکم زەڵتەلیە باشم تێ نەگەشتم باوکم لە منیە یا من لە باوکمە باوکە ناریخان بەدرگایە عکسوێ بێتەوە بۆشن باشە